بەناوی خوای پەروەردگار سڵاوتان لێبێت ئازیزان لە پشتەوەی ڕووداوەکان جارێکی دیکاتینەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی ترکە لە سێتەوەری جیاواز خۆی دەبینێتەوە. بابەتی یەکەمیان بەراوردکاریەکی سەربازی نێوان رووسیا و ئۆکرانیا کە لە ئێستادا یا بەرەبەیانی ئەمڕۆ شەڕی نێوان رووسیا و ئۆکرانیا دەستی پێکردووە. لە بابەتی یەکەمدا بەراوردێکی سەربازی نێوان ئەم دوو وڵاتە دەکەین. وەروەها لە بابەتی دووەم بابزانین بۆچی زۆنی سەوز پەراوێز خراوە، بە تایبەتی سلێمانی بۆچی پەراوێز دەخرێ، لە بابەتی پێدانی موچەی موچە خۆران، لە بابەتی پرۆژە خزمەتگوزاریەکان و بەگشتی بۆچی سلێمانی پەراوێز دەخرێ. بابەتی سێەمان بابزانین پشتەوەی تویتەکەی موقتەدا سەدر لەسەر دابەزینی نرخی دۆلار بۆچی بوو. ئەمە سێتەوەری سەرەکی ئەم شەوی پشتی ڕووداوەکان دەبێت، لەگەڵمان بەردەوام بن. دیارە بەرەبیانی ئەمڕۆ شەڕی نێوان رووسیا و ئۆکرانیا دەستی پێکردووە. ئەگەر سێرێکی بەراوردکاریەکی سەربازی لە نێوان ئەم دوو وڵاتە بکەین ڕەنگە شەڕێکی زۆر نابەرامبەر بێت. بەڵام دوجار ئەوەی کە لە ئۆکرانیەکان تا ئێستا دەبینرێت هەرچەندە سەرچاوە هەواڵیەکان بارودۆخی جیاواز باز دەکەن، بەڵام هێشتا باشە بەرامبەر بە ئەو چەکوت فاقە سەربازی کە رووسیا هەیەی یەکێکە لە هەرز لێزەکانی جیهان. ئۆکرانیا خۆڕاگر بووە و تا ئێستا بەردەوامیش بووە، چونکە بەپێی پێشبینیەکان پێشتر باز لەوە دەکرات دەبێت ئۆکرانیا بەرگەی 5 کاتژمێری هێرشەکانی رووسیا بگرێت، بەڵام تا ئێستاش دیارە شەڕەکە بەردەوامە. با بچینە سەر گرافیکی بەراوردکاری هێزی سەربازی سوپای رووسیا و ئۆکرانیا کە ئاماری ئەم سەربازی بۆ هەردوو وڵات بۆ ساڵی 2022 دەبێت. هێزی دەریایی ئەگەر باس بکەین کەشتی دەریایی وەک لە گرافیکەکەدا هاتووە، رووسیا 605 کەشتی دەریایی هەیە، بەڵام ئۆکرانیا تەنها 38 کەشتی هەیە. ڕەنگی سوور بابەتی رووسایە، واتە توانایی سەربازیەکەی رووسایە، زەردەکەش ئۆکرانیا. کەشتی جەنگی وێرانکەر رووسیا 15 کەشتی جەنگی وێرانکەری هەیە، بەڵام ئۆکرانیا هیچ جۆرە کەشتیەکی جەنگی وێرانکەری نییە. کەشتی جەنگی بەگشتی ئۆکرانیا تەنها یەک کەشتی جەنگی هەیە، بەڵام رووسیا 11 کەشتی جەنگی هەیە، کامە لە ڕووی هێزی دەریاییەوەیە. هێزی زەمینی سەربازی ئامادە رووسیا خاوەنی 850,000 سەربازی ئامادەیە، بەڵام ئۆکرانیا 200,000 سەربازی هەیە. تانک دیارە رووسیا خاوەنی 12,420 تانکە و ئۆکرانیا خاوەنی 2,590 تانک. ئۆتۆمبیلی زرێپۆش رووسیا خاوەنی 30,122 ئۆتۆمبیلی زرێپۆشە، ئۆکرانیا خاوەنی 12,303 ئۆتۆمبیلە. ئەمە لە هێزی زەمینی. لە هێزی ئاسمانی ژمارەی گشتی فڕۆکەکانی رووسیا 4,173 فڕۆکەی هەیە، بەڵام ئۆکرانیا 318 فڕۆکەی هەیە. فڕۆکەی شەڕکەر کە ئێستا بەشێکی ئەم شەڕی کە دەکرێت شەڕی ئاسمانیە، بە تایبەتی ئەوەی کە تەنگی بە ئۆکرانیەکان هەڵچنیوە رووسیا لە ڕێی ئاسمانەوەیە، بۆیە فڕۆکەی شەڕکەر رووسیا خاوەنی 772 فڕۆکەی شەڕکەرە، بەڵام ئۆکرانیا خاوەنی 69 فڕۆکەیە. هەلیکۆپتەری شەڕکەر کەوەی لە دیمەنەکانی ئەمڕۆیان لە بەشێک لە دیمەنەکانە بڵاو کرایەوە چۆن شەڕیان دەکرد، دیارە خاوەنی فڕۆکەی شەڕکەر خاوەنی 722 فڕۆکەیە، بەڵام ئۆکرانیا خاوەنی 69 فڕۆکەیە. دیارەمەش بەشێکە لەو دیمەنانەی کە دەبینرێت چۆن فڕۆکە شەڕکەرەکان قەسفی ناوچەکان یا خاکی ئۆکرانیا دەکەن و شەڕەکە هێشتا بەردەوامە. ئەوە بەشێکە لەو دیمەنانەی کە ئێستا پێکەوە دەیبینن. دیارە بەشێکی زۆری ئەو فشار و زەختەشی کە بەسەر ئۆکرانیاوە هەیە لە ڕووی هەوایی ئاسمانەوەیە کە هێزی رووسیا هێزێکی بەهێزە لە ئاستی جیهانە بەگشتی یەکێکە لە زلهێزەکان و ئەوەشی دەبینی بەشێکی زۆر لە خەڵکی ئۆکرانیا چۆتە ژێرزەوینەکان لە میترۆکانە بە تایبەتی پەناگەیان بۆ خۆیان دروست کردەوەکەوەی کە لە ڤیددیۆکەیان دەبینی بۆیە ئەوەی کە لە کاتژمێرەکانی ئەمڕۆ کۆتایەکانی ئەمڕۆیان بەدیار دەکەوت زیاتر ئالۆزی دەرونی هاوڵاتیانی
خەڵکی ئۆکرانیا بوو کە بەشێکی شارەکانیان بەجێهێشت و سەرۆکی ئۆکرانیا داوای لە خەڵ دەکرد بمێننەوە بەرگری بکەن و دیارە شەڕ هێشتا بەردەوامە. بابزانین بە پێوە بەراوردکاریە سەربازیی کە هەیە شەڕێکی نابەرامبەرە، بەڵام بابزانین دوجار چی لێدێ، ئایا ناتۆ چۆن بەجواب دێ، ئایا ئەوروپا بەریتانیا و بە تایبەتی ئەمریکاش چۆن لەسەرم شەڕی نێوان رووسیا و ئۆکرانیا بەجواب دێن. ئەمەی کە بینیتان بەراوردکاریەکی سەربازی بوو نێوانە و دووڵاتی کە ئێستا شەڕیان گەرمە. ناوبڕێک و بابزانین کەیسی دووەمان قسەی لەسەر دەکەین بۆچی سلێمانی پەراوێز دەخرێت. بەڵازیزان بابزانین بۆچی زۆنی سەوز پەراوێز دەخرێت. وەستانی پرۆژە خزمەتگوزاریەکان و نەبوونی ئاوەدانی ساڵانێکە لە چاو هەولێر و دوهۆکە سلێمانی بە دیار دەکەوێت چۆن پەراوێز دەخرێت. ڕاگررتنی بودجەی کۆمپانیا خزمەتگوزاریەکان ڕوونە لە تازەترین کاتدا کە بینیمان چۆن بودجەی کۆمپانیەکانی پاکەرەوە بودجێ بەشێک لە کۆمپانیەکانی دەرمان هەندێک بابەتی دیکە هەن کە بودجەکەیان ڕاگیراوە. دواکەوتنی موچەی بەشێک لە وەزارەت بە تایبەتی فەرمانگەکان بۆچی ڕاگیراون؟ ئایا هۆکاری هەموو ئەمانە بۆچی دەگەڕێتەوە کە سلێمانی دەبێت بەم شێوازە پەراوێز بخرێت؟ یەکێتی و پارتی بابچینە سەر گرافیکەکانمان. یەکێتی و پارتی بەپێی ڕێککەوتنەکانیان چۆن داهاتی مانگانە دابەش دەکەن. دابینکردنی بودجەی پرۆژە خزمەتگوزاریەکان لە داهاتی زۆنەکانەوە دابین دەکرێت. واتە ئەو بودجەی کە پێویستە بۆ خزمەتگوزاری دابین بکرێ لە نمونەی ئەوەی کە چۆن بۆ کۆمپانیەکانی پاکەرەوە خۆڵ و خاشاک هەبوو، دابینکردنی ئەو بودجەیە کە لە سلێمانی دواکەوتووە، بەڵام لە پارێزگاکانی دهۆک و هەولێردا هیچ گرفتێک دروست نەبووە. پەیوەستە بەوە کە پارتی یا حکوومەت دەڵێت یەکێتی دەبێت داهاتی ناوخۆ تەسلیم بکاتەوە بۆ ئەوەی کە بتوانین لەسەر داهاتی ناوخۆی ئەو زۆنە خزمەتگوزاریەکان دابین بکرێت، کە ئەوە دابینکردنی بودجەی پرۆژە خزمەتگوزاریەکان دەبێت لە داهاتی ئەو زۆنەوە بێت. زۆنی سەوز ئیدارەکانی گەرمیان ڕاپەڕین هەڵەبجە و سلێمانی دەبێت یەکێتی دابینی بکات، چونکە یەکێتی دەسەڵاتدارە و سەرچاوە داهاتیەکان ئەو تەحەکومی پێوەکە دەکات، هەرچەندە وەزیری دارایی سەر بە بزوتنەوەی گۆڕانە. زۆنی زەرد واتە پارێزگای هەولێر و دوهۆک دەبێت پارتی دابینی بکات لە بەرۆی سەرچاوە داهاتیەکان، هەمووی بەدەستی ئەم دوولایەنەوەن و ئەم دوولایەنەش ڕوونە لەوەی کە ڕێککەوتنێکی استراتیژیان هەیە. دەمێکە ڕێککەوتنێک ماوەیەک 50-50 بوو، لەمەیە ڕێژەیەکی دیکەیە کە بۆتان باز دەکەم. با بینە سەر موچەی موچەخۆران، لەوەی کە چۆن موچەی موچەخۆران دابین دەکەن، چونکە موچەی موچەخۆرانیش بابەتێکە کە پەیوەستە بەوە کە لە نێوان یەکێتی و پارتیا دەبێت ڕێککەوتنێک هەیە بۆ دابینکردنی موچەی موچەخۆران و بەشێکی لە دواکەوتن و بەشێکی پێنەدانی موچەی فەرمانبەران لە هەندێک لە فەرمانەکان هەر پێوەستە بەمەوە. خۆی 1,256,000 موچەخۆرمان هەیە لە هەرێمی کوردستاندا. بودجەی پێویست بۆ موچەخۆران بۆ موچە بەگشتی 900 ملیار دینارە، 512 ملیار دینار لە داهاتی نەوت دابین دەکرێت، 200 ملیار دینار تا ئێستا ئەوەی کە لە بەغداوە هاتووە، 188 ملیار دینار لە داهاتی ناوخۆ دابین دەکرێت. بەڵام لەم 188 ملیار دینارە کە دەبێت لە داهاتی ناوخۆ دابین بکرێت گرفت هەیە. ئەو کاتێک کە بەشێک لە موچە دوا دەکەوێت یا بەشێک لە موچی بەشێک لە فەرمانبەران کە دوا دەکەوێت، پەیوەستە بە تایبەتی مانگەی کە دەبینین پەیوەستە بە 188 ملیار دینارەکە لە داهاتی ناوخۆوە. چۆن؟ بە پێو ڕێککەوتنی کە هەیەە یەکێتی دەبێت 188 ملیارەکە کە دەکاتە 7 ملیار دابینی بکات، پارتی ڕێژەی 57 لە 188 ملیارەکە دەبێت دابین بکات کە تقریبان 118 ملیار دینارەکە. بۆیە ئەو کاتی بەشێک لە فەرمانبەرەکان یا بەشێک لە پرۆژە خزمەتگوزاریەکانیش دەوەستێت جیاواز لەمەیە خزمەتگوزاریەکان، بەڵام موچەی فەرمانبەرەکان کە دوا دەکەوێت پەیوەستە بەم ڕێژەوە کە هەر کاتێک 200 ملیارەکە دراوە داهاتی نەوتیش لە شوێنی خۆیەتی سابتە کە هەیە، کە دواتر دێنە سەرەوەی کە بابزانی لە 2007ەوە حکوومەتی هەرێمی کوردستان
چەند نەوتی دەرێناوە و ئەم نەوتە بۆ کێ بووە، بۆ خەڵک بووە، بۆ موچە بووە یا بۆ حزبەکان خۆیان بووە باسی دەکەین. بەڵام دەبێت بۆ دابینکردنی موچە لێرەیە 7 ملیار دینار بە تەقریبی دەکەوێت ئەستۆی زۆنی سەوز و یەکێتی دەبێت تەسلیمی وەزارەتی دارایی بکە. بۆیە بەشێک لە بەرپرسانی پارتی یا پەرلەمانتارەکانی پارتی دەڵێن سلێمانی داهات تەسلیمی وەزارەت ناکە، بۆیە موچە دوا دەکەوێت، بۆیە بەشێک لە خزمەتگوزاریەکان لەو ناوچانە گرفتیان بۆ دروست دەبێت. بودجەی پرۆژە خزمەتگوزاریەکان چۆن بۆ شارەکانی هەرێم سەرف دەکرێت کە ئەوە گرنگە باسی بکەم بەپی ڕێکەوتنی یەکێتی و پارتی جیاواز لەو بڕێ و کاماژەم پێکرد بۆ موچە خۆران کە 188 ملیار دینارە لە داهاتی ناوخۆ دابین دەکرێت، دەبێت بودجەی پرۆژە خزمەتگوزاریەکانیش لە داهاتی ناوخۆ بێت. هەر بۆیە پارتی لای ئاساییە ئەو کاتی کە دەیەوێت پرۆژەیەکی خزمەتگوزاری لە هەولێر یا لە دوهۆک دابین بکات ئاساییە دەزانێت چکە جومگە سەرەکیەکانی دەسەڵات لە حکوومەت لە پەرلەمان تەنانەت ڕاستە سەرۆکی پەرلەمان لایەکێتیە، بەڵام 2000 حکوومەت دەساسە لە جێبەجێکردنی پرۆژەکاندا و ئەمە تەنها لەم کابینەشە وەزیری دارایی لایەکێتی نییە، گەرنا وەزیری دارایی یا بریکارەکە هەمیشە یا لای پارتی بوو یا لای یەکێتی نیشتیمانی کوردستان بووە. بۆیە پارتی دەزانێت چۆن مامەڵە دەکات و کاتی پرۆژەکانی جێبەجێ دەکات لە هەولێر و لە دوهۆک دیارە جیاوازیەکی زۆریش دەبینێ بەراورد بە سلێمانی لە ڕووی جێبەجێکردنی پرۆژەکانەوە بەشێک لە داهاتی ناوخۆ لەوێت تەرخانەکە بۆ پرۆژەکان، بەڵام لە سلێمانی ئەم داهاتە تا ئێستا ئەوەی کە دەبینرێ تەرخان کراوە بۆیە وەکو پێویست تەرخان نەکراوە بۆ پرۆژە خزمەتگوزاریەکان، بەڵام یەکێتی نایەوێت داهاتی زۆنی سەوز تەسلیم بە وەزارەتی دارایی بکە، دەیەوێت ئەو کاتێک کە جومگە سەرەکیەکان لای پارتین و ئەو دەسەڵاتی کە ئێستا هەیەی لە ڕووی ڕێژەی پەرلەمانیەوە لە ڕووی ڕێژەی بەشداری لە حکوومەتەوە کەمە بەراورد بەو کاتێک کە 143 لە ئەستۆ گرتووە، هەرچەندە تەحکوم هەرخۆی دەیکا وەزیری دارایی لای خۆی نییە، دەیەوێت بڵێت دەبێت سلێمانی ئێوە لێ بپرسنەوە نەک ئەوەی کە یەکێتی نیشتیمانی لێ بپرسێتەوە، گەرنا بە پێ ڕێکەوتنی خۆیان دەبێت ئەو بابەتە خزمەتگوزاریانە لە زۆنی سەوز لەسەر داهاتی ناوخۆی سلێمانی بێ و تا ئێستا بە پێی وتێ پەرلەمانتارەکانی پارتیەوە بەشێک لە پارتی یەکێتی ئامادەنیە داهاتی زۆنی سەوز تەسلیم بە وەزارەتی دارایی بکات. با بێنە سەر داهاتی نەوت. ڕێژەی دەرێنان و هەناردەکردنی نەوت لە هەرێمی کوردستان چەند بووە؟ لە ساڵی 2007 تا ساڵی 2014 241 ملیۆن و 350 هزار بەرمیل نەوت دەرهێنراوە هەناردەی دەرەوە کراوە. لە ساڵی 2014 تا مانگی 2020 1 ملیار و 170 ملیۆن و 540 هزار بەرمیل نەوت دەرهێنراوە و هەناردەی دەرەوە کراوە. کۆی گشتی نەوتی دەرهێنراو لە ساڵی 2007ەوە دەکاتە ملیارێک و 358 ملیۆن و 890 هزار بەرمیل. ئەم نەوتە داهاتی ئەم نەوتە بۆ کێ بووە؟ بابزانین. دیارە داهاتی نەوت 142 داهاتی نەوت بۆ حکوومەت و 158 بۆ کۆمپانیاکان دەبێت. ئەگەر هاوکارانم گرافیکەکە بگۆڕنەوە، ئەمە بەپێی زانیاریەکانی خودی وەزارەتی سامانە سروشتیەکان کە دەڵێت 142 داهاتی نەوت بۆ حکوومەت و 158 بۆ کۆمپانیاکان دەبێت. بەڵام بابزانین ئایا کۆمپانیاکان کێن؟ بەشێکی زۆری ئەم کۆمپانیانە ڕوونە کە دەدرێت بە کۆمپانیەکانی نزیک لە یەکێتی و پارتی خۆیان، چونکە ئەوان بە ناوی دەرهێنان، بە ناوی چاودێریکردن، بە ناوی ڕاکێشان بە بەشێک لەمانەوە هاتووەن کۆمپانیەکانی خۆیان لێدایانەوە بۆیە داهات بۆ کۆمپانیەکانی خۆیان دەبێت. وەک باسمان کرد داهاتی نەوت بۆ کێ دەبێت؟ 142 بۆ حکوومەت و 158 بۆ کۆمپانیەکان و لەمەشا بەشێکی ئەم کۆمپانیانە کۆمپانیای بیانین، بەشێکی کۆمپانیای ناوخۆین و ئەو کۆمپانیایش نزیکن لە حزبەکانی دەسەڵات و یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستانەوە. هەر بۆیە بەشێک لەم داهاتە زیاتر دەچێتە گیرفانی کۆمپانیەکان. خاڵێکی دیکە هەیە دەڵێت داهاتی نەوت بەشێکی موچەی موچەخۆرانی پێدابین دەکرێت. ئەویش وەکەوەی کە باسمان کرد چۆن دابین دەکرێت لەو 188 ملیار دیناری کە دەمێنێتەوە. تەڵان ئەمە بۆ مانگەکانی داهاتوش خراپتر دەبێت لەبەرەوەی کە بەغدا بە پێ و زانیاریانی کە هەیە نایەوێ موچە 200 ملیارەکە بنێرێ و ئەمە خراپتری دێدێ. بەشێکی ئەم نەوتە کە بۆ موچە دابین دەکرێت تەنها ئەو 188 ملیار دینارە نیە، بەڵکەوەی لە 512ەکەیە کە پێشتر باسمان کرد. بەشێکی دەدرێت بە بەرپرسە سەربازیەکانی ناو یەکێتی و پارتی. ئەمە چۆنە؟ ئەمە قۆڕخکاریەکە
هەرچەندە دوو لیوای ئێمە پۆلیسی نەوت و غازمانەیە لە هەرێمی کوردستان بۆ پاسەوانی بیرەنەوتەکان دەبێت یا بەگشتی پرۆسەی دەرێنان و هەناردەکردنی نەوتە بێ. بەڵام لە هەندێک شوێن بەرپرسە سەربازیەکانی یەکێتی و پارتی بە ناوی پاراستنی بیرەنەوتەکان دەستیان گرتووە بەسەر کێڵگەنەوتەکانە وارووا بەشێک لە داهاتی نەوت بۆ ئەوان دەڕۆ. بەشێکی دیکەی بەڕێوەبردنی کەناڵەکانی نزیک لە بەرپرسە باڵەکانی یەکێتی و پارتی ڕوونە لە هەرێمی کوردستان چەند کەناڵێکمان هەن کە بە پەنجەی یەک دەست دەژمێرێن ئەمانە بە داهاتی نەوت پاڵپشتی دەکرێن ئەویش بەرپرسەکانیان پشکیان هەیە لە داهاتی نەوداوەکەوەی کە بەشێک لە پەرلەمانتارەکان نەیان شاردووەتەوە و باسییان کردووە لەوەی کە ئەمانە زیاتر سەرچاوی داهاتیان نەوتە لە هەرێمی کوردستان. بۆیە ئەوەی کە ڕوونە پارتی لە پێناو بەرژەوەندی خۆی خزمەت بە هەولێر و دووهۆک دەکا و یەکێتی نیشتیمانی بە پاساوی ئەوەی پشکی گەورەی دەسەڵات لای یەکێتی نیشتیمانی لای پارتی دیموکراتە و بەشێکی پۆستەکان لای بزوتنەوەی گۆڕانەوەکو وەزیری دارایی ئێستا قەبارەی 143 جارانی نەماوە نایەوێت بچێتە ژێرباری تەسلیمکردنی داهاتی زۆنی سەوز بە وەزارەتی دارایی یا بە خەزیێنەی گشتی. ئەوەشی دەبێت وەڵامی ئەم پرسیارە بداتەوە بۆچی سلێمانی پەراوێز دەخرێت لە کەرتی خزمەتگوزاری واروها لە دواکەوتنی موچەی فەرمانبەران دەبێت وەزیری دارایی و جێگیری سەرۆکی حکوومەت بە ڕێزقوبات تاڵەبانی وەڵامی ئەم پرسیارە بدەنەوە کە ئەمە بابەتی دووەممان بوو. ناوبڕێک لە کەیسی سێیەم بزانین پشتەوەی تویتەکەی سەدر چی گوزەراوە یا چی دەگوزارێت لەگەڵ ما بن. بابزانین سەدر بۆچی ئەم تویتەی کرد بازاری بەجارێک شلۆغ کرد نرخی دۆلاری دابەزان بۆ چەند ڕۆژێک و ئایا بەمە نرخی دۆلار دابەزێت یا خوتنا. پرسیاری یەکەم ئەوەیە کە بیکەم ئایا سەدر لەبەرەی پارتی و هەلبوسی داماوەتەوە کە ئێستا ئەمە زیاتر بەبەرەی ئەمریکا و ئیمارات و ئیسرائیل و ئەمانە زیاتر ناوزە دەکرێت چونکە لە دوو بڕیاری دادگای فیدراڵیدا کە چوار ئەندامی دادگای باڵای فیدراڵی عێراق سەر بە سەدرن یان نزیکن لە سەدرەوە بڕیارانە دەرچووە لەبەرەی پارتی و هەلبوسی داماوەتەوە یاخۆت ناچکە هەموو ئەو ململانەی کە ئێستا لە عێراق هەموو جوڵە سیاسیانی کە دەکرێن پەیوەستە بە ململانەی دووبەرەکەوە. هەرچەندە دیارە تا ئێستا ڕوونە لەوەی کە سەدر هەندێک تویت دەکا یا زیاتر شەڕەکەی سەدر بە تویت شەڕ دەکا بەڵام با بڵێن کوتلەی تار زیاتر بە بڕیار ناڕاستە و خۆ تەحەکوم دەکەن یا جوڵەی سیاسی خۆیان دەکەن. تویتەکەی سەدر بۆ چێ بوو؟ ئەوەی کە لە ناو تویتەکەدا بەڕوونی ناوی هێنراوە یا زۆر ڕوونەکە مەسجەکان بۆ کێ دەبێ عەلی عەلاوی وەزیری دارایی. عەلی عەلاوی کێیە؟ با سەرەتا بزانین عەلی عەلاوی کێیە. عەلی عەبدولامیر عەلاوی لە دایکبووی ساڵی 1947 لە ساڵی 1958 لەگەڵ خێزانەکەی لە دوای شۆڕشی چواردەی تەمووزی 1958 عێراق بەجێ دەهێڵێت. عەبدولامیر عەلاوی باوکی بۆ ماوەیەک وەزیری تەندروستی بووە. عەبدولحەدی چەلەبی باپیری سەرۆکی ئەنجومەنی پیران بووە. ئەحمەد چەلەبی خاڵۆیەتی لەگەڵ عەیات عەلاوی ئامۆزان قۆناغی ئامادەی لە بەریتانیا تەواو کردووە. ئەگەر هاوکارانم باشە لە ساڵی 1968 لە ئەمریکا بە کالیۆرەسی لە ئەندازیاری شارستانی بەدەستێناوە. لە ساڵی 1970 ماستەری لە بەڕێوەبردننی کارەکان بەدەستێناوە. لە زانکۆی هاروارد و لە کۆلێژی ژمێریاری لە لەندەن خوێندوویەتی. دوای وەرگرتنی بڕوانامەی ماستەر لە بەڕێوەبردننی کارەکان لە گەشەپێدانی جیهانی بۆ بانکی جیهانی کاری کردووە. لە ساڵی 1970 بەشدار بووە لە دامەزراندنی بانکی بازرگانی نێودەوڵەتی عەرەبی بۆ دارایی. لە ساڵی 1992 گروپی ڤیزای دامەزراندووە. لە نێوان ساڵانی 1999 تا 2002 لە کۆلێژی سانت ئەنتۆنی لە ئۆکسفۆرد هاوڕێی پایەبەرز بووە واتە لە وێژوانەی وتوەتەوە بەشێک بووە لە بەڕێی ئۆپۆزیسیۆن دژی سەدام حوسێن لە دەرەوەی وڵات. لە دوای ساڵی 2003 پۆستەکانی وەزیری بازرگانی و وەزیری بەرگری لە ناو کابینە جیاوازەکانی حکوومەتی عێراقیدا وەرگرتووە. لە کابینەکەی عادل عەبدولمەهدی
پارێزگاری بانکی ناوەندی عێراق بووە. لە ئێستادا جێگری سەرۆکوەزیران مستەفا کازمیۆ و لە هەمان کاتە وەزیری داراییە. لە پۆستی وەزیری داراییدا نرخی دۆلاری بەرز کردەوە لەگەڵ بانکی ناوەندیدا. پرۆگرامی چاکسازی ئابووری ئامادە کردووە لەلایەن خانەی چاکسازی دارایی فریاگوزاری ناسراو بە کاغەزی سپی. نەخشە ڕێگایەکی گشتگیرە بە ئامانجی چاکسازی ئابووری عێراق و چارەسەرکردنی ئەو تەحەدا جدیانەی کە ڕوبەڕووی دەبێتەوە کە لە ماوەی ساڵانی ڕابردوودا بەهۆی سیاسەتی هەڵە و خراپ بەڕێوەبردن و گەندەڵی و نەبوونی پلاندانانەوە لەسەر عێراق کەڵەکە بووە. دیارە عەلی عەلاوی یەکێکە لە ئابووری ناسان یا یەکێک لە پسپۆڕان کە وەک خۆی وتویەتی ئەوە عێراقە پێویستی بە منە نەک من پێویستم بە عێراق پێ. وارەوەش وای کرد کە بەدەم داواکاریەکەی پەرلەمانەوە نەڕوات، هەرچەندە هەندێک بابەتی سیاسی دیکەی لە پشتەوە بوو، بەڵام یەکێک لە هۆکارەکانەوە بوو کە خۆی زیاتر بە شارەزا دەزانێت و بەشێک لە پسپۆڕانی ئابووری لە عێراق پێیان وایە گەر لە 2020 تا لە کۆتایی 2020دا کە نرخی دۆلار بەرز بوویەوە ئەگەر ئەم پلانانەی عەلی عەلاوی نەبوونایە ئەوە ڕەنگە عێراق لە ناو بکەوتایەتە ناو قەیرانێکی قوڵی داراییەوە. هەرچەندە پاساوەکان بۆەوەی کە خەڵکی فەقیر و هەژار ڕوبەڕووی زیانەکانی بەرزبوونەوەی نرخی دۆلار نەبن بەجێ نەبوو و ئەستەیەوەی کە ڕوونە خەڵک بەگشتی زیانمەندە. بابینەوە سەرەوەی کە مەسجەکانی بۆ چێ بوو؟ بۆ عەلی عەلاوی بوو، تویتەکەی لە ناو تویتەکەیدا سەدر، بۆ مستەفا غالب پارێزگاری بانکی ناوەدی بوو، واروها بۆ ناوی سێ بانقی هێنابوو لە تویتەکەیدا کە زۆر گرنگن، بانقی شەرق الەوسەد، بانقی قابز و بانقی ئەنساری. بانکەکانیش بابزانین سەر بە چێن. خۆی لە واقعدا هەر دەوڵەتێک دەبێ چەند بانکی هەبێت، چونکە تویتەکەی سەدر زیاتر ئامانجێکی ئابووری بوو، جوڵەیەکی ئابووری بوو کە کردی و بەشێکی لێدان بوو لە هەندێک بانک و زۆر جار ئایا بزانین بۆچی لەم سێ بانقە دەدرێت. ئەمە پرسیارێکی ئەساسیە، چونکە زیاتر میدیاکان بەگشتی لەسەرەوە وەستانەوە و جم و جوڵەی کە لە بازار دروست بوو و نزمبوونەوەی دۆلار کە بەخۆیەوە بینی هەمووی چاوەکان تەنها لەسەر نرخی دۆلار بوو، بەڵام لە ناو تویتەکەیان ناوی سێ بانقی کە هێنابوو ئەمە زۆر گرنگە و تا ئێستا بەڕوونی دیار نییە بۆچی ناوی ئەم سێ بانقی هێناوە یا هێشتا من نەمتوانی دەست بخەمە ناو زانیارانی کە بۆچی هێنایەتی، بەڵام دووە ڕاستی جیاوازە بوو کە یەکێکیانەوەیە کە ئەم بانقانە نزیکن لە ئێرانەوە، هەندێکی دیکەش هەیە نەخێر دەیەوێ بەدیل بۆ ئەم بانقانە دروستکە لەبەرەوەی کە جۆرە لە جۆرەکەم، چونکە لە هەرێمی کوردستانیشدا هەندێک یاری دەکرێت. جاری وا هەیە لە ڕاگەیانیەکی نزیک دەسەڵاتەوە هەڵایەکی زۆر بۆ نمونە لەسەر دەرمان دروست دەبێت، ئەو کاتێک ئەم هەڵایە دروست دەکرێت هاوڵاتی دادەنیشێ بە دیاریەوە پێی وایە ئیدی ئەمەی کە دەکرێت چاکسازی و پاکسازیە لە کایی دەرماندا، بەڵام دوجار دەردەکەوێت کە ئەمە دەیانوێت لەم ڕێگەیەوە هەندێک کۆمپانیا سڕکەن و بزنس و بازرگانی دەرمان بدرێتە دەست چەند کۆمپانیایە قۆرخ بکرێت، نەک ئەوەی کە ڕێگری بکرێت لە هێنانە ژوورەوەی دەرمانی ئیکسپایر یا دەرمانی خراپ و یا و بازرگانی کە بەسەر وڵاتیانی هەرێمی کوردستانەوە دەکرێت. بۆیە گومان دەکرێت ئەمەش لێدان بێ لەو بانقانە زیاتر. لە عێراقدا 76 بانق بوونی هەیە، لە ئێران 28 بانق هەیە، لە تورکیا 30 بانک هەیە، لە عەرەبستانی سعودیە 15 بانک هەیە. بەپێی زانیاریەکان لە عێراقدا کە 76 بانک هەیە بە بەشێکی ئەمانە بوونەتە ناوەندێکی بۆ بازرگانیکردنی شەخص و حزبە باڵادەستەکان کە لە کۆی 76 بانک 16 بانک لەگەڵ 73 کۆمپانیا بەهۆی سپیکردنەوەی پارەوە تا ئێستا دراونەتە دادگا. بۆیە بەشێک لە بانکەکان لە عێراقدا زیادەکانی هۆکارەکەی بۆەوە دەگەڕێتەوە کە کاریان بووەتە بەزنس و بازرگانیکردن. کاتێک کە 2020 نرخی دۆلار بەرز بوویەوە بابزین هۆکارەکانی بۆچی ئەگەڕێتەوە کە هۆکاری پشتەوەی بەرزبوونەوەی نرخی دۆلار سەرڵدانی قەیرانی ئابووری و دواکەوتنی موچە هۆکاری سەرەکی بوو لەوەی کە نرخی دۆلاریان بەرز کردەوە لەبەرەوەی کە نەیان دەویست دەست بەرن بۆ پارەی یەدەکی وڵات. کاتێک کە ناڕەزایەکی زۆر دروست بوو لەوەی کە ئەگەر بێت و نرخی دۆلار بەرز بکرێتەوە دەبێت لە هەمان کاتە موچەی فەرمانبەرانیش زیاتر بکرێت، بەڵام هاتن وتیان ئەگەر بێت و موچەی فەرمانبەران زیاتر بکەن کەواتەوە کوابێ هیچیان نەکرد بێت، چونکە عێراق پێویستی بە پارە هەبوو و لە قەیرانێکی قوڵی داراییە بوو. کاتێک کە تەنها نرخی دۆلار بەرز بوویەوە دەستیان بۆ موچەی فەرمانبەران نەبرد، هاتن باسییان لەوە کرد لە ئەگەری هەموو کاتێک کە نرخی دۆلار بەرز دەبێتەوە یا نرخی دراوی وڵاتە نزم دەبێتەوە بەراورد بە دۆلار زیان بە بابەتی خۆراکی بە پلەی یەکەم دەگەێنن. بۆی عێراق هاتن بڕیاری ئەوەیاندا
خۆراکی مانگانە بەشە خۆراکی مانگانە بۆ هاوڵاتیان زیاد بکەن ئەو بوو جوڵەیەکی بچووکی کرد و لە هەمان کاتە هاتن 200,000 کەسیان وەکو هاوکاری چاودێری کۆمەڵایەتی زیاد کرد لە عێراقدا لەوەی کە ئەم ڕێژەیە زیاد بکرێت بۆ چاودێری کۆمەڵایەتی بۆ هاوکاری مانگانە بەڵام ئەوە نەتوانرا ڕێگر بێت لەو زیانەی کە بۆ هۆی بەرزبوونەوەی نرخی دۆلار بەر هاوڵاتیان دەکەوێت. یەکێکی دیکە لە هۆکارەکانی بەرزبوونەوەی نرخی دۆلار فشاری ئابووری بوو بۆ سەر ئێران چونکە ئێران جوڵەیەکی ئابووری بەهێز دەکات لە ناو عێراقدا لە ڕێگەی ئەوانەی کە نزیکن لێەوەی بۆ نمونە باز لەوە دەکرا یا سەرچاوەکان باسییان لەوە دەکرد کە ڕۆژانە تمەنێکی زۆر لە ناوخاکی عێراق لە ڕێگەی هەندێک لەو بانقانەوە دەکرێت بە دۆلار ڕەوانەی ئێران دەکرێتەوە تەنانەت لە ڕێگەی قاچاقەکانی شەوە تمەن داهات دەکرا بە دۆلار و دەبرایەوە ناوخاکی ئێرانەوە بۆیە هاتن وەکو فشارێک بانقی مرکزی و دیارە هەموومانە بە پاڵپشتی ئەمریکا بوتەنان دەوترێ خواستی ئەمریکا لە پشتی ئەم داواکاری بانکی مرکزیشەوە بووە نرخی دۆلار بەرز بکرێتەوە بۆی کە لەلایەکەوە قەیرانی ئابووری عێراقی پێ چارەسەر بکرێت لەلایەکەوە ئابلۆقەیەک ئابووری زیاتر بێ بۆ سەر ئێران کە لە سەردەمی ترامپا ئەم کارە ئەنجام درا هەرچەندە ئەمەش نەیتوانی دەستی ئێران لەو بەرژەوەندی ئابووری کە لە ناو سیستەمی سەرمایەداری ئێستا لە جیهاندا هەیەوە تەنانەت ئێرانی تا ئێستا سیستەمە سەرمایەدارە نێگرتووە لە عێراقا هەیە ئەم دەستی ئێران لە سیستەمە سەرمایەداریەدا ببڕێ و لە هەمان کاتە هێشتا ئێران دەتوانێت لە ڕێگەی نزیکەکانی خۆیەوە بەتایبەت لە بانک و لەو لایەنە سیاسیانەوەی کە سنووریان بەدەستە قازانجە مادیەکانی خۆی بەدەست بێنێت. دیارە ئامانجی سەرەکی سەدر لەم تویتە ئەوە بوو کە دەیویست بڵێ دەتوانێت بە تویتێک بازار بجوڵێنێ و مەسجێکی ئابووری بدات و بدات لە هەندێک لە بانقەکان کە قسەیەکیش لەسەرەوە دەکرێت کە ئەم بانقانەندێکیان نزیکیان لە ئێرانەوە هەیە بەڵام دیارە وەکەوەی کە بینرا و بەتابەتی یەکێک لە مەسجەکانی سەدر چونکە پێکهاتەی پەرلەمان لەم خولەدا کە ئێستا هەیە دەستەی سەرۆکایەتی پەرلەمان لەسەر خواستی کێ بوو بەپێی زۆرینەی کوتلەی بەپێی زۆرینەی سەدر هاوپەیمانێکی سەدر پارتی و حەلبوسی بووە بۆیە دەیویست بە جۆرێکی دیکە تەحەکوم بکە لەوەی کە وەزیری دارایی و پارێزگاری بانکی ناوەندی عێراق پەلکێشی ناو پەرلەمان بکە بەڵام بینیمان وەزیری دارایی ئەمەی قبوڵ نەکرد و بەدەم داواکارێکی پەرلەمانەوە نەڕۆشت لەبەرچی بەدەم داواکارێکی پەرلەمانەوە نەڕۆشت لەبەرەوەی کە یەکەمەنەوە پێی وایە ئەو عێراقە پێویستی بەوە هەیە و ئەو بووە عێراقی لە قەیرانێکی قۆڵی داراییدا ڕزگار کردووە نەکەوەی کە دێستە محاسبە بکرێت دوو نەیدەویست حساب بۆەوە بکە کە بە تویتێک پەرلەمان بکەوێتە کار پەرلەمانێک کە لە ئێستەوە دەستەمۆی هەندێک لایەنی سیاسی بێ و ئەو لەسەر تویتێک بەدەم داواکاریەکەی پەرلەمانەوە بڕوە نرخی دۆلار ئایادا دەبەزێت یاخود نا ئەمەکوی پرسیارەکەیە کە خەڵکی چاوەڕێیان دەکرد نرخی دۆلار بۆ چەند ڕۆژێک بە تویتەکەی سەدر دابەزی بەڵام هۆکارەکەی ئەوە بوو هەڵپە و نەزانی و بیاگایی هاوڵاتیان بوون کە پێیان وابوو نرخەکە زۆرتر دابەزێ پێشەوەی دابەزێ پێویستە پارەکانیان بکەنەوە بە دینار بۆی ئەوەی کە دۆلاری بەدەستەوە بوو دەیفرۆشت کە ئەمە زیانێکی زۆری بەرچەنها و خەڵکەدا کە نەیان دەزانی یاخودەوەی کە دۆلارێکی کەمتریان هەبوو بۆیە نرخی دۆلار وەک شارەزایان و پسپۆڕان باسی دەکەن ئەگەر لە هەموو کاتێکدا بارودۆخی ئابووری عێراق باشتریش ببێت بۆ ئاسانیە بۆ چەند ساڵی داهاتوو 3 تا 4 ساڵی داهاتوو ناتوانرێت نرخی دۆلار نزم بکرێتەوە چونکە نرخی دۆلار بەراورد بە وڵاتەکانی دیکە لە عێراقدا لە ماوەی پێشووە ئەرزان بووە و هیچ کاتێکیش باوەڕ ناکرێت بگەڕێتەوە بۆ ئاستی کە لە ساڵانی ڕابردووە هەبوو کە لە 120 و 121 بووە زۆر دابەزێت دە دۆلارێک دەتوانێت دابەزێ ئەویش دوای چەندین ساڵ ئەگەر وەزع و ئابووری عێراق چاکتر ببێ ئەوەی کە دەبینرێ ئێستا لە عێراقدا جوڵەکانە جوڵەی بەرە سیاسیە جیاوازەکانە زیاتر وەک ئاماژەمان پێکرد سەدر بە تویت جوڵە دەکات و بەرەکانی ڕکابەر یاوەی کە نزیکە لە ئێرانەوە زیاتر بە بڕیار ئەوەی کە بینیمە لە دادگای فیدراڵی بڕیارەکان چۆن دەردەچوو و دەبینین سەدریش بە تویتەکانی چۆن شەقامی سیاسی عێراق دەوروژێنێت ئەمەش کەیسی سێممان بوو سپاس بۆ بینەریتان